بەلە بیسەرانی خۆشەویست لە رادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 فێرگەی میوزیکی شنڕۆیەکێکە لەو فێرگە گرنگانەی هەرێمی کوردستان کە لە شاری هەڵەبجەی خۆشەویستن. ئێستا سندوقی کۆمەکی نێودەوڵەتی بۆ ڕێکخراوەکان لە بواری ڕۆشنبیری و پەروەردە پشتگیری لەم فێرگەیە دەکاتن. بەڕێز ئازاد ساڵح سەرپەرشتیاری ئەم پرۆژەمان لەگەڵدایە. پێمان خۆشە لە ڕێگای ئەم چاوپێکەوتنە کە بە ڕێگای تەلەفۆن ئەنجام دەدەین زانیاری زیاتر لەسەر ئەم فێرگەیە وەربگرین، زیاتر کار و چاڵاکیەکانی ئەم فێرگەیە بناسین. بەڵێ مامۆستا ئازاد لەسەرەتا زۆر سپاس و پێم خۆشە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. ئەگەر بە کورتی پێمان بڵێ فێرگەی میوزیکی شنڕۆی چییە و کەی دروست بووە؟ بەڕاستی سپاسی ڕاغی سەلامەکەم کەینە بەسەر کردەوە و ئامادە بوون بەڕێوەبەرەکەی بەڕێوەبەری ئەو ڕێکخراوی فەڕەنسیە کە هاتبوون بەوەیان دەستیشان کرد و کە بتوان ئەو چاوپێکەوتن لەگەڵ ئێمە بکەن وەکو ڕادیۆ. ئێمە لە ساڵی 1970 کە تەبەنم 18 ساڵ بووە لەگەڵ کۆمەڵی برادرە لە هەڵەبجە هەڵەبجە شارێکی شارستانی هەمووی کەسانی جوانی تیا بوو گروپێکمان دامەزران بە ناوی گروپ تیپی مۆسیقای هەڵەبجە. ئەم تیپی مۆسیقای هەڵەبجە هیچ ئیجازەیەکمان نەبوو هەر لە دەوروبەری هەڵەبجە لە تەوێڵا لە بیارە لە هاورامان لە من یان لە سلێمانیە چالاکیمانە کرد و دوای ئەوە چەندین کارمانە کرد لە شارەکان وەکو هەولێر تەنانەت بەخا بەسرا سەماوە لەگەڵ لاوانی عێراقا بەشداریمانە کرد و دانەوەیەکی جوانی هەبوو بەڕاستی بەسەر خۆم سەرپەرشتیمە کرد بەڕاستی چەند ئەندامی کەشمان لەگەڵا بوو. جا دوای ئەوە لە ساڵی 1970 ناوەکەیمان گۆڕی بە ناوی تیپی مۆسیقای شنروێ کە شاخێکە لە سەروی هەڵەبجە شاخی جوانە و شنروێش خۆی مۆسیقایەکی جوانی تایە ناوێکی جوانە. اینجا چالاکێکمانە بردوایەوە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک ئەو کاتە بەرنامان تەجویلە کرد لە مێرەجاناتی ئەوانەمان هەموو بەشداریە کرد تا چوینە ناو تەلەڤیزیۆنەوە تا ساڵی 1970 کە کیمیان باران کە لە هەڵەبجە ئێمەمان پڕتەوازە بووین. من چوومە ئێران تەنان لە ئێران شەنا و چادرەکانە من تیپێکی مۆسیقام لەوانە دروست کرد و دەربە دەریا کە هاتینەوە لە ساڵی 1970 لە سلێمانی دوای ڕاپەڕێ یەکەوە بارەگایەکمان کرد تیپی مۆسیقاکەمان دروست کردەوە بە ئەندامی تازەی خەڵکی سلێمانی مەم گەنجارنی ئەویش بەڕێز بوون کە هەتای سەر هەمویان ئەندامن لەو تیپیت یعنی کەواتێ بە تیپێکی مۆسیقای شنروێمان لە سلێمانیش بۆ لە حیز چالاکی لە کورس دوو لە ڕەموو رادیۆ تەلەڤیزیۆنەکانە بەرنامەی باشی و ڕاستۆخ و دەیان کەناڵ و دەیان شتاتەنە لە ساڵی 2013 برادرێکی ئازیزم ناوی گۆران هەڵەبجەیە لە داری منەکەوە ئەو تیپە ئێمە داوەت کرد بۆ دوو هونەرمەند بەشدارمان کرد و شاری حەمە فەرەج لەگەڵ مەریوان سەپاتی لە چوار شاری دانمارک و سوید ئەوانەمان ئەنجامدا. ئیجا دوایەوە هەڵە چالاکی بەردەوام بووین بەس هەستمە کرد لە ساڵانی 2016 و حەمەوە پێی ئەوەی کە قەیرانی دارایی شوێ بوو کەس یارمەتی نەهێنوت و بابوونە و شتەکانمان بڕا لەو تیپە ناچار بوون. بەڕاستی منیش گەنجانی شاری هەڵەبجە کۆمەڵە تەیاری توندڕە و ئەو جۆرە شتانە ناخۆشیان کرد و مۆسیقایان حرام کردبوو لەو شوێنە یان چالاکی زۆر لە ئاسی نزما بوو ئەکراکە من خۆمان بەڕاستی یعنی شەرم ئەکرد کە ئەو هەڵەبجە جوانە پێ حەزارەت و شارستانێت جێی هەبێت ئابوو شێوازەیشی تیا بکرێت لەگەڵ مامۆستا عادلە کە ئەندامێکی تیپی شنروێ هاتین لەگەڵ پارێزگای هەڵەبجە ڕێکەوتین کە کرێخانێکمان بۆ کە کرێخانەکمان دروستکردنی خانێکی چۆڵ هۆڵمان کرد خۆم لە ماڵی خۆمیان برادرەکەمان موبیلیە کورسی و سەلاجەی کۆن و موبیلدەی کۆن ئەم جۆرە شانەیانە بڕات تا وردە یەکەم فێرخوازمان هاو یەکەم فێرخواز کەس نەبوو پیشەوەران هاتن ئاسنگەر و چێ و چیتر وردەوە دوایەوە کۆمەڵی تەلەبەی گەنج هاتن ورد لە کچوو لە کوڕ و لە هین دەستمان کرد پەروەردەکردن و ئەم تەلەبانە تیپێکی گروپێکی مۆسیقامان لەوانە دووسە کە سەردانی کردبی لەوانێ پەنجامیری مۆسیقامان بۆ ئێرابێت. بەردەوام دەکەین. پێمان خۆشە بزانین لە کەیەوە سندوقی کۆمەکی نێودەوڵەتی بۆ ڕێکخراوەکان لە بواری ڕۆشنبیری و پەروەردە پشتگیری کۆمەڵەی ئێوە دەکاتن، پشتگیری فێرگەی ئێوە دەکاتن. بەڕاستی کە ئەو چالاکیمان کرد ئێمە لە ماڵەبجانە هیچ دایرێکی حکومەتی نە حیزبی نەهین بە شێوەیە نازونی هاوکاریمان بکەن ئیلا و بیلا کۆمەڵی خەڵکانی دڵسۆز و برادەر نەبێت یعنی بۆ بەس پارێزگای هەڵەبجە بەس کرێخانەکەی بۆ یاوی کرێخانەکەمانی 2000 بۆ بە 1000 حاڵ
چوار پێنج مانگ شەش مانگی خست بە دوا بەڕاستی ئەیا تا دیینەیان هیچکاری نەک نەبوو ئیتر منیش ناچار بووین بەڕاستی بە بۆنی برادێکی زۆر ئازیزمەوە لە ئەمریکا ناوی کاک ئادەمە خات و ئەنایز بۆلیکی لە ڕێکخراوی گۆتە ناسی و سەردانمان کرد لە ڕۆژی بۆ دانای لە مانگی چواری ئەم ساڵات 2020 لە ڕێستورانتێکە لە چێشخانەکە دانیشت پێکەوە ئەو پێکەوە دانیشت دەربارەی ئەو تەرجمەی قسەکانی ئەمینەکە بۆ خاتووە ئەنایز بۆلیک و بەو شێوازە و جوان و ئاقوانە گوێی لە قسەکانمانە گرت و ئەو تەنانەت ئەو باوەڕی بۆ شێوە نەبوو ئەو لەوانە ئەمانە چالاکیان نەبێت ئەو ئاوڕێم کاکە ئادەمەی و تۆڵوان مەترسە ئەمە ئەو 50 ساڵ خەرێکی موسیقایەوە موسیقی تاوم پێ و ڕازگۆی وەکو چۆن ڕازگەم بەو شێوازە وردە دەخۆشەویستی و هاوڕێتی دروست بوو لە بینمانە ئەو ناتوانایت بۆلیک شتەکان و مەشروع و پرۆژەکانی هەمووی بوون بۆ پڕکردنەوە ڕاستی من نەمەزانی شێوازەکەی چۆن بە ئینگلیزی دەستی خۆش بێت ئەم بەشداری کرد و تەقدیمی وەزارەتی خارجی ئەڵمانیا کرا و خۆشبەختانە ئەو ئیشە بۆ ماوەی زۆر 6 مانگ بۆ ئێمە دەرچووە کە بتوانین ئەو 6 مانگە بتوانین یان کۆمێک و ئامێری مۆسیقا و دۆرانەت لێرە تەباخمان بۆ کڕیوە تەرانخانە و تعبیر کردەوە ئەمان هەمووی لەو پرۆژەمانە هەیە و کۆنسێرتی تر زۆر زۆر سپاسی ئەوە ڕێکخراوەکەین کە محاسیبەکانی خاتۆ ڕۆزەخان خاتۆ نەورەزخان ئەمانە هەمووی هاتن دەست واقعی و مەیدانیە شتەکەیان بینی و تەلەبەکان مەهێنا بۆ ئێردوایە مردن بۆ هاورامان بۆ ناخواردن و شووە ماعیدماندانە مەقیدەکان بۆ شێوازە بوو بەڵێ مامۆستازە ئەو چالاکی ئەنجام کەیکوکات نانەوێکی باشی لەسەر ئاستی کوردستان تەران جیهانی شایەوەتەوە بەڕاستی ئەوجی خۆشحاڵ بەڵێ مامۆستا ئازاد پێمان خۆش ئەوەش بزانین لە خیلالی ئەو 6 مانگە ئەوەی کە ئەوان یارمەتیتان دەدەن پێمان خۆشە بزانین ئەو چالاکیانە ئەو پرۆژانەی ئێوە ئەنجامی دەدەن چین و لە کێندەری کوردستان دەبن ئەوەی کەلدانڕەوە بەڕاستی لە مانگەکانی داهاتووە ئامێری مۆسیقمان بۆ بکڕن دوایەوە لە مانگی 11 لە مانگی 11 چەندین ئامێری مۆسیقمان بۆ بکڕن دوای ئەوە لە مانگی 12 شەوی هەڵدا لە کوردەواری علی درێژترین شەوە کاکاتە 12 گوای یەکەم شەوی زستانە بتوانین ئەوە کۆنسێرتێکی جوانتر لە شوێنێکیکە ئەنجام بین و بەخوا ئامادەبوونی خۆیان ئەو ڕێکخراوەکان هەموو وەفدی حەزەکەین وەفدی لەوانە زیاتر بێت لەگەڵمانە ئێمەش لە ئێستەوە نەخشە و پیلانتانین بۆ بتوانین لە هەڵەبجە بێت لە هەر شوێنێک بێت بەزەوە کە لە هەمان کردووە لە هەڵەبجە ئەو شتە بکەین بتوانین ئەو چالاکیێکی تیا بکەین و لە مانگ 1 و 2 هەر هاوکارێکی ئەو مامۆستایانەیەکە ئێمە بە خۆڕایی جاران ئەو تەلەبانەکە هاتن ئێمە هاتو چۆمان کردم سیارەکەم مەکینی هەڵساوە تەنان ئەو سیارێکی شڕم پێ شوێکیان لێیان دزین بەڕاستی شەو من مامۆستا عادلاوە پەنجەر بووین تایان دڕاوە کەوتومەتە ناو قڕاوە کەوتومەتە ناو جۆگەی ئاوە کەوتومەتە ناو دی بە تاگلاییدام جاری وایە بۆ لەم کۆنسێرتا من شوێکە لە ڕۆژێکە 4 جار چوومە و هەڵە جواتومەت بۆی سەرپەرچی مناڵەکان بکەم یان سەر بە تیپ دەستان خۆش بێت سلێمانی ئەبۆ شێوازە بەڕاستی تەنانەت ممکن بە خاتوو ئەنایز بۆلی کە بتوانین تۆزێ تاخیری کە چکە تەمرینمان زۆر نەکردبوو لاینەکانە پەلەپەلی پیۆ دیار و ئەوتی نابێت تاخیر خۆیان بۆیان هێت تاخیری کەن بەس ئێمە نایبینی بەس من ئەوشتم لەبەر خاتری ئەوان کرد بوو کە بتوانین ئەوان ئامادەبوو و هەردیشمان وەرکردیشمان بە کۆتانی تر وردە منیش بەداخەوەی تەلەڤیزیۆنێک نهات و تەلەڤیزیۆنی کورساتمان بود بەکێمان بود بەس تەلەڤیزیۆنی هەڵەبجە بود لە هەڵەبجە تەلەڤیزیۆنێکی مەحەلی داخلیە خۆشبەختانە هاتن بە دەنگمانەوە من سپاسی ئەو هەموو نزیکەی 6 کەس بەشدار بوو لەو ئیشار لە دیگۆرکێش مامۆستا ڕەوف حەسەن جوانترین دیگۆری کێشەوە بۆ ئەو ئینە لە تاریخی نەکار مامای 4 ڕۆژ ئەو دیکۆرە جوانەی کێشا بوو کە مای شانازیە کاک ئازاد ساڵح بەڕێوەبەری فێرگەی میوزیکی شنروێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە هیوای سەرکەوتن بۆ فێرگەکەتان بەڕاستی ئێوە جێگای شانازین لە ناو ئەو هەموو کێشانە بتوانن بەو شێوە جوانە پرۆژەکانتان کارەکانتان ئەنجام بدەن